ئاوی کە کەمێک چاوەڕێبە بزانین ئەو ئاوی کە بەکارین شیە ڕێژەی پێوانەی دروستە وەک ئەبینین ڕێژەی پیاوانی ئاومان پێ ئەستەوەرەکە بەکاربێنە بۆ وەرگرتنی ئەنجام ئەمامێری بەدەستی منەوەیە تایبەت دروست کراوە بۆ نابینایان بۆ دیاریکردنی ڕووناشی کەمە داهێنەرێکی کورت ئەمەی دروست کردووە منەچمە لای سەروەر عیزت کە خزمەتێکی زۆری بە نابینایان کردووە کاک سەروەر سڵاو لێبێ سەرەتامە چۆن کارەکات ئەمەم پێ بڵێ ئەم ئامێرە تایبەتە بە ناسینەوەی ڕووناکی کاتێکە داگیرسێنین لە ڕێگەی تۆنێکی دەنگی و ئاگدارمان کاتەوە لەوەی ڕوومان لە ڕووناکیە ساوەکە بینین ڕوومان لە ڕووناکیە بەڵام کاتێکە عەکسێکەکەینەوە ئێستا من دەستە سەر سێنسەرەکە ئەوە ڕاستەوخۆ پێمان لە کە ڕووناکی کەمە هەڵبەت ئەمە هەر تاکیکی نابی ناتوانێت بە جۆرە بەکاری بێنێت هەیە بۆ دۆزینەوەی ڕێگاوبان لە ژوورۆیان لە دەرەوەیە یاخود بۆ تێستکردنی ئامێرەکانی ناوماڵ بەتەبێت ئامێرە ئەلکترۆنیەکان ئەم ئامێرەی دووەم کە لە بەرزمانایە بۆ پێوانەکردنی لێدانی دڵە ئەمە ئامێرە لێدانی دڵمان بۆ پێوێت لە ڕێگەی سەوتەوە ئەمە وەک بینیمان ڕێنماییمانەکە لەوەی کە ناوی دەستمان جوڵێ ئەم ئامێرە لێدانی دڵە بۆ پێوێت لە سیپ لە بۆ 120 پلاتوانێ بی پێوێت و ئامێری سێهەممان بۆ پێوانەکردنە ئایا بزانین ئەو ئاوی کە کەمێک چاوەڕێبە بزانین ئەو ئاوی کە بەکارین شیە ڕێژەی پێوانەی دروستە وەک ئەبینین ڕێژەی پیاوانی ئاومان پێ ئەستەوەرەکە بەکاربێنە بۆ وەرگرتنی ئەنجام ئەکەت ئەرمانەکەتەوە ئەو ئاوی کە بەکارین ئایا ئاوێکی دروستە بۆ خواردنەوە یان نا وەگەر نادروست بێ ڕێنماییەکە ئایا بەکەڵگیە بۆ خواردنەوە یان فلتەری بکەین یانەوە تا هەر ناخورێتەوە زۆر باشە ئەمە نرخیان چۆنە کاک سەروەرم ئامێرانە بەداخەوە ئامێرانی کە بۆ خاوەن پێویستی بێت بەکارێن زۆربیان نرخیان گران لەبەر عادەدێکی زۆر کەمی لێ بەگەر هەمێت بۆی عادەدی کەمیەوە ئەم ئامێرانە نرخەکەیان گرانەکەوێت سەبوونە ئەمەی ڕووناچەکە نرخی لە چەنە ئەوێ بۆ نابینایە ئەم ئامێرەیان من بە هەدیە بۆ ڕێکخراوی ڕۆشنایی دڵم دروست کرد بەڵام ئەم دوو ئامێری تر تەقریبەنێکی $200 کەوتووە باشە ئەمە سەرجەمیان خۆ دروستە کردو یاخود بیرۆکە لە شوێنی ترەوە گرتووە سەرجەم ئامێرەکان خۆم دروستم کردووە تەنها ئەمان نەبێ فکرەکەی بەڕێزێکی تارانی بوو خەڵکی ئێران بوو کە سەرانی سلێمانیان کرد لەگەڵ بەڕێز مامۆستا عوسمان هاتن بۆ لام فکری ئێمەیان ناپێم بەڵام ئەم دوانەی تر فکری خۆم بووە زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەمەی کە بینیتان ژمارەیەک لەو داهێنانانەیە کە ئەم گەنجە بە ئەنجامی گەیاندووە بۆ خزمەتی نابینایان بۆی کە کاروباری ڕۆژانیان بە ئاسانی بەڕێوە بچێت.